نەخشەڕێگای یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان کە لە 8 خاڵی سەرەکی پێکدێت لە ناوەندە سیاسیەکاندا خوێندنەوەی جیاجای بۆ کرا. یەکگرتووی ئیسلامی کوردستان نەخشەڕێگاکە بە گرنگ و پێویست دەزانێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە، بەتایبەت کێشەی هەر سێ سەرۆکایەتیەکە. ڕوانینێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی هەم کێشە ناوخۆیەکانی هەرێم، بەتایبەتر کە بە یەک پاچێک پاکێز باسی لە چارەسەرکردنی هەر کێشەی هەر سێ سەرۆکایەتێکە کردوێتەوە حکوومەت و پەرلەمان و هەرێم، و هەروەها باسی لە چاکسازی و حکومڕانیشی باشتر کردوێتەوە بۆ هەرێمی کوردستان. گرنگ ئەوەیە کە ئەم نەخشەڕێگایە بچێتە بواری جێبەجێکردنەوە و هەردوو تەرەفەکەی تر کە بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە قەناعەت بە میکانیزمەکانی ناو ئەم پرۆژە ڕێگایە بکەن. ئەگەر هاتوو میکانیزمی وردا بنرێ بۆ جێبەجێکردنی سەرجەم خاڵەکانی ناو پرۆژە ڕێگاکە، پێم وایە لەم قۆناغەدا ئەتوانین ئێمە کێشەکانی خۆمان چارەسەرکەین. لەبەرەوە بێم پرۆژەیە پشتگیری لێ بکرێ. یەکێک لە خاڵەکانی نەخشەڕێگای یەکێتی دەوڵەتی سربەخۆیی کوردستانە کە بە چڕی باسی لێوە کراوە. ئەو خاڵەش لای پارتی دیموکراتی کوردستان جێگەی بایەخە کە یەکێتی نەتەوەیانە نەخشەڕێگاکەی نووسیوە. پارتی داواکارە و نەخشەڕێگایە لە بواری کرداریشدا جێبەجێ بکرێت. خاڵێکی زۆر گرنگ کە باسکردن لەوەی کە هەنگاونان بەرەو دەوڵەتی سەربەخۆ بە مافیخشی سروشتی گەلی کورد دەزانێت کە پێشتر پێش ئەم نەخشەڕێگایە بەو زەقیە باس ناکرا. ینی ئەوە هەنگاوێکی زۆر پیرۆز و زۆر باشە، بەڵام ئایا تا چەند لە بواری ئەمەلیا دەتوانرێت ئیشی پێ بکرێت. یەکێتی لە نەخشەڕێگاکەیدا بەوردی باسی لە کێشەی هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان و سربەخۆیی کوردستان و قەیرانی دارایی و کێشەکانی هەرێم و بەغداد و شەفافی لە داهات و پارەی نەوت و غازدا کراوە، وەگەوەی لایەنە سیاسیەکان ڕایانگەیاند ئەو نەخشەڕێگایە هەنگاوێکی باشە بۆ دەربازبوون لەو قەیرانانەی کە بەرۆژی هەرێمی کوردستانی گرتووە و یەکێتیش وەک هێزێکی کاریگەر ڕۆڵی هەیە لە چارەسەرکردنی قەیرانەکاندا. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.